چوارەمین خولی فستیڤاڵی فیلمی سینەمای مۆسکۆ دیارە لە رووسیا دەستی پێکرد لە ڕۆژانی 18 تاوەکو 22 ئەم مانگە و زیاتر لە 12 وڵات فیلمەکانیان لە نێو ئەو فستیڤاڵ و چالاکیان نمایشکرا. ئەوەی کە جێی خۆشحاڵیە فیلمی ئەسب توانی خەڵاتی باشترین فیلم لە نێو تەواوی فستیڤاڵەکە و هەروە کێبڕکەی نێو فیلمەکانی فستیڤاڵەکە باشترین خەڵات بباتەوە. خەڵاتەکانی بەشە جۆرە و جۆرەکانی پێشبڕکێی چوارەمین خۆلی فستیڤاڵی فیلمی کوردی مۆسکۆ لە رووسیا ناسێنران و فیلمی سینەمای ئەسب لە دەرهێنەری مەهدی ئومێد خەڵاتی باشترین فیلمی سینەمایی بەدەستێنا. ڕێوڕسمی کۆتایی چوارەمین خولی فستیڤاڵی فیلمی کوردی مۆسکۆ بە ئامادەبوونی مامۆستا کەرەم گەردەنزەردی سەرۆکی فستیڤاڵ، خات و گولیزەر گەردەنزەردی، ئینا تێجۆڤا بەرپرسی ئەو ڕووداوە سینەماییە سینەماکارانی رووسیا و ژمارەیەک لە دەرهێنەرانی ئامادەبوو لە فستیڤاڵ و کوردانی دانیشتووی رووسیا بەڕێوەچوو براوەکانی بەشە جۆرە و جۆرەکانی پێشبڕکێ ناسێنران. چوارەمین خولی فستیڤاڵی فیلمی کوردی مۆسکۆ بنمایشی بەرهەمی سینەماکارانی 12 وڵاتی جیهان لەوانە فەڕەنسا، عێراق، تورکیا، ئێران، سووریا و هۆڵندا و بەلژیکا و دانیمارک و هەرێمی کوردستان و چەند وڵاتێکی تر لە ڕۆژانی 18 تا 22 ئەیلولی ئەم ساڵ لە شاری مۆسکۆ لە وڵاتی فیدراسیۆنی رووسیا بەڕێوەچوو.